بەڵە چی ئاسلااوان لێ بێم کاتتان باش لە ڕاستە تەواوی ئەو هێرشانەی یاخود ئەو موشکبارانەی کە لە کاتی ئیدارەی بایدنەوە هاتووە هیچ جارێکیان بەقەدەر ئەم جارە ئەمریکیەکانی بێزار نەکردووە و واشنگتنی نەخسۆتە حاڵتێکەوە کە پێویستی بۆ هەبێت کە فعلەن هەنگاوی فعلی بنێت و پنتاگۆن وەزارەتی دەرەوە و خودی بایدن هەڵوێستی هەبووە و لێدوانیان هەبووە لەسەر ئەم هێرشانەی کۆتا جار کە بۆ سەر بنکەی عینەسەد کراوە بەتە بنکەی عینەسەد بەوە جیاوازترە لە بنکەکانی ترکە لە ساڵی ڕابردووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە جۆرێک لە پلانی استراتیژی خۆیانە بڕیاریاندا کە هێزەکانیان ئەو پەرشوبڵاویکەیانە لە عێراقا کۆی بکەنەوە و تەرکیزی سەرەکیان بخەنە سەر چەند بنکەیەکی سەرەکی یەکێک لەو بنکانە کە لە عێراقا خود لە خوارووە کە بنکەی عینەسەدەکە بنکەیەکی سەرەکیە بۆ هێزەکانی ئەمریکا و کۆمەڵێک خەسڵەتی تایبەتی هەیە کە هێزەکان بتوان پشتی پێ بەسن لەوەی کە بوونی ژێرزەمین لەو بنکەیە و بنکەیەکی گەورەیە و تا ڕادێک بەشێکی زۆری هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان و باوبەشی لەگەڵ هێزەکانی عێراقشە لە ماوەکانی پێشوو بەکارهێناوە و توانیان بڵێن کە سیستەمی دیژە موشکیان لەو بنکەداناوە و لە ماوەکانی پێشووشا لە ساڵی ڕابردووشا کە ئەمریکا لە دوایەوەی کە چاوەڕوانی وەڵامەکانی ئێرانیە کرد لە بەرامبەر بە کوشتنی قاسم سولەیمانی و مەهدی موهەندیس ئەو بنکەیەکێک بوو لەو بنکە تۆکمانەی کە توانیان خۆیانی تیا پارێزن و سەربازەکانیان جگە لە نەبرینداربوون و حاڵتی دیکەی شتێک نەبوو بەڵام ئێسەوەی کە جێگەی سەرنجا و لە کۆنگرێس و سێنەتیشەوە هەڵوێستی لەسەر وەرگیراوە شەوەیە کە ئەم دەستپێکردنی ئەم هێرشانە لە لێرە و لەوێ و دواتر پەلامەرداری بنکەی عینەسەدەوە پیشانەدا کە ئێران هیچ جۆرێک لە استراتیژی خۆی نەگۆڕیوە و هیچ جۆرێک پشتیوانی یاخودی جۆرێک لە ئەمەلی بەیدارەی نوێی بایدن نییە و هەمان هەڵوێستانەی کە لە سەردەمی ئیدارەی دۆناڵد ترەمپ هەیبووە بەردەوامی پێدا و بە جۆرێک لە جۆرەکان زیاتر تەنگ هەڵەستنیە بە ئەمریکا بۆی لەو شوێنانەشی کە ئەو تۆکمەی کردو بۆی خۆی لێ پارێزێ ئێران پەلەماری و شوێنانەشەدا و تر کاتێوە هاتووە کە ئەمریکا فعلەن هەنگاوی جدی هەبێ بەرامبەر بەم هێرشانەوە چیتر قابلی قبول نین چکە هەمیشە ئەمریکەکانەواڵێن لە هەر هێرش و پەلامارێکا کە جوندیەکی ئەمریکی کە سەربازێکی ئەمریکی پێوە بێ یاخود بکوژرێەوە و کاتەیەکە ئێمە هیچ قسەی فەرمیانیەکان چی بووە بازەوە دەکەن کە ئەمریکەکان تۆڵە دەکەنەوە یاخود بە دوای ئەنجام دەرەکانی ئەو کردەوەیە دەگەڕێن و هێرش بکەنە سەریان قسەی فەرمی لەم بارەوە چی کراوە؟ بەڵێ دوو هەڵوێستیان هەبووە هەر دوێنێ هەڵوێستێکیان ئەو بوو کە ئەوان چاوەڕێی لێ کۆڵینەوە ئەوەکەن و پەیوەندی تونوتۆڵیان لەگەڵ عێراقا هەیە ئەمڕۆ هەڵوێستەکانیان جیاوازترە باس لەوەکەن کە بۆیان یەکلایی بووەوە کە گروپەکانی سەر بە گروپی حەشدی شعبین و حیزبوڵڵا ئەو بابەتەی ئەنجام داوە و باس لەوەکەن کە پەیوەندی بەردەوام و تونوتۆڵیان لەگەڵ عێراقا هەیە هەر ئەمڕۆشیان باس کرد کە لەگەڵەوەی کە ئەم هێرشانە لێ ناگەڕن بۆ شێوە بڕوا وەڵامدانەوەیانە بێ هاوکات باسییان لەوە کرد کە ئەوەی لەناو عێراقا ئێستا ڕووەداڵنا گروپەکانی حەشدی شعبیشا دابشبوونێکە کە ڕەنگە لە ماوەیەکی نزیکە ئەگەر عێراق و ئەمریکەکان بە هاوکاری نەتوانن چارەسەری بکەن شەڕی ناخۆش لە عێراقا دروست کاتون کە پێیان وایە گروپەکانی حەشدی شعبی ئێستا دابشبوون بەسەر دوو بەشە بەشێکیان تەواو جێبەجێ و بڕیارەنەیەکە کە لە تارانەوە بۆیە بەشێکیان کە تا ڕادێک ناشنالیست و قەومین تەنانەت گوێ لە ئێرانیەکانیش ناکردن بۆیەوان پێیان وایە کە لەلایەک پێویستە هێرشەکان و مەترسیەکانیان بۆ سەر ئەمریکا بۆسێن و وەڵامیان هەبێت لەلایەک پێویستە وەکو کێشێکی ناوخۆی عێراق سەیری بکەن و چارەسەری کەن چکەوان پێیان وایە جگە لە ئەمریکا بۆ ناوخۆی عێراقیش مەترسیێکی گەورە بەڕێوەیە کە ڕەنگە شەڕی ناوخۆی نێوان شیعەکان ڕووبدا ئەگەر بێت و بەر بەم جۆرە لە بەربەرێتی ئەم گروپانە نەگیرە لە ناوخۆی عێراقا. باشە لە سەبارەت بە ئێران و تورکیا ئەمریکا قسەی نوێی هەبووە و بە شێوەیەکی گشتی ئەو جموجۆڵانەی کە لە ناوچەکە هەیە ئەمریکا ڕای چییە بە تایبەتی ئەوەی کە لە عێراقدا ڕوودەدات ململانێ و دوو وڵاتە و هەیمەنی هەردوولایان لە ناوچەکە بەگشتی چکە سەرەتاوە باسەکە کە بایدن لەگەڵ تورکیا گرفتی زۆر بێ بەڵام ئێستا بە هەمان شێوە بەڕاونەوەی ئەمریکا بۆ ململانێ لەگەڵ ئێران ئەم بابەتە چۆن باز دەکەی هەردی؟ چیا لە ڕاستیە لۆبیەکی گەورەی زەبەلاحی تورکی لە ئێستا لە واشنگتنەوە لە دەرەوەش لە تورکیا شاکار لەسەرەوەکەن کە پەیوەندی نێوان ئەمریکا و تورکیا جارێکی تر بگەڕێنەوە حاڵەتێکی ئاسایی بە لەسەر ئەساسی ڕێککەوتن لە جۆرێک استراتیژی نوێ بۆ مامەڵەکردن بە قەزەی سووریاوە و دەرکردنی ئێران لە ناوچەکە لە هاوکێشەکە و کورتکردنەوەی و دەسەڵاتانەی کە لە ناوچەکە هەیەی ئەمە جۆرێکە لەو نیگەرانیانەی کە بێگومان تورکیا و ئێران ئەو بەرێککەوتنیان هەبوو بۆ سەر شنگالیش کە جۆرێک لە جۆرەکان بەرێککەوتنیان لەو ناوچەیەشە بووە ڕێی دژبەیەکیان هەبووە هەردوو لایەن ڕەشان لەیەکرد لەسەر ئەو قەزیش لە ئێستا شاوی کە باسی لەیەکرێت لە واشنگتنە و بەشێک لە ئەندامانی کۆنگرێس و سێنەتیش یاخود پەنجومەنی پیران و نوێنرانیش داعمیەوەکەن کە فعلەن ئەمریکا
پشت بە تورکیا بەسێ بۆی قەزیەی قەیرانی سووریا تا ڕادێک ئاسایی بکرێتەوە و بابەتانی کە پێویستەکە هەنگاوی لەبارەوە بدرێت هەرچەنە تورکیا تا ئێستا گلەی هەیە لە هەڵوێستەکانی بایدن کە پێی وایە و پشتیوانیکردنی لە کوردەکان لە ناوچەکە خۆی بۆ خۆی تێکدانی سەقامگیری لە ناوچەکە لە تورکیا و پشتیوانی لە تیرۆر و ئەم بابەتانەیە بەڵام تایبەت بە ئێرانەوی شەوەیە کە ئەمە قسەی من نییە، مەقسە بەشێکی زۆری لە ڕاوێژکارەکانی خۆی و سیاسیەکانی شەکە پێیان وایە ئەو هەڵوێستانەی کە ئیدارەی کە تاران ئەینێەوە ئەم هەڵوێستانەی کە بایدن ئەوێ بینێ بە جۆرێک لە جۆرەکان هەردوو لایەن تاوەکو یاخود هێندەی لە یەک نزیک بنەوە دوورترەکەونەوە و ئەوەی چاوەڕوانە کرا کە گەڕانەوەی بایدن بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی وایان چاوەڕوانە کرد کە ئێران باوەش بکاتەوە بۆ ئەم جۆرە لە هەڵوێست و لیان نزیک بێتەوە، بەڵام ئەو کۆزانین لە قۆناغەکانی یەکەمە ئێران ڕەفزیەوەی کرد کە بچێتە ناو ڕێکەوتنامەی نافەرمی دیپلۆماسی بۆ نزیک بوونەوە لە بابەتانە تاوەکو ئەمریکا چێتە ژێرباریەوەی کە سزاکانی سەریان هەڵپەسێرێ و بابەتێکی ترەوی شەوەیە کە پێیان وایە کە بایدن لە ئێستا ئەو استراتیژی کە داینابوو کاری نەکرد، لاینی کەم بەکەڵ کێسە نەهاتووە بۆیە لەمە دووارڕەنگە مامەڵە لەگەڵ ئەمری واقعی ڕۆژانە بکواتە لەگەڵ هەموو وەڵامدانەوەیکی کارێکی ئێرانە کاردانەوەیکیە بێ کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان مەترسی دروست کردووە لە واشنگتنی شەهر بۆیە دوێنێ ئەنجومەنی پیران داوایان کرد کە تکایە بایدن بەنامەیەکی فەرمی داوان لێ کردووە کە تکایە بۆ هەر هەڵوێستێک بەرامبەر بە ئێران پێشا بگەڕێرەوە کۆنگرێس و سێنەت پێش ئەوەی بڕیار بدەیت کە ئەمە داواکاری بەڕاستی بەشێکی زۆر لە سەنەتەکانە بەتایبەت سەرۆکی لیژنەی کاروباری دەرەوە بۆب مێندس کە خۆی بۆ خۆی سێناتۆرێکی سەر بە پارتی دیموکراتەکان و داوا لەوە کە بایدن بگەڕێتەوە یاخود ئیدارەکە بگەڕێنەوە بۆ ناو کۆنگرێس بۆ بڕیاردان بەرامبەر بە ئێران چونکە پیان وایە هەڵوێستانی کە لە ئێستا بەرامبەر بە ئێران نرێ بەو شێوەی کە پلانن بۆ دانابوو ناچێتە پێشەوە و پێویستەکە کە هەڵوێستی ئانیان هەبێ بەرامبەر بە کۆمەڵێک بابەت و نایشیانەوە لە هەڵوێستە ئانیانە بکەونە کۆمەڵێک هەڵەوە کە ئەوان پیان وایە ئەوەی کە دۆناڵد ترەمپ دەستی پێکرد هەڵەیەکی گەورە بووە کە نایانەوێ ئێستش بایدن جارێک تر بە ئاراستەیەکە و خۆسەریانە بە ئاراستەیەکی ترابی باکە کێشێکی تیان ناوچەکە بۆ دروستکە هەموو ئەمانە لەلایەکی ترەوە و زەختەی کە سعودیە و ئیسرائیل هیانە بۆ ئیدارەی دۆناڵد ترەمپ بۆ لە ناوچەکە کار لەسەرەوە بۆ ئیدارەی بایدن ببوورە و باس لەوەکەن یاخود بە جۆرێک لە جۆرەکان کار لەسەرەوەکەن ئەگەر بایدنیش نیێتە سەر ڕیتمی ئەوان بۆ خۆیان لۆبیەکی تر دروستکەن یاخود زەختێکی تر ناوچەکە دروستکەن کە پەلامارەکانی ئێران بوەسێنن یاخود بیانەوێت کە ڕکابەری ئێران کە لە ناوچەکە کە ئەمە بێگومان ئەو کاتە دژە بێ لەگەڵ هەڵوێستی ئیدارەی بایدنا کە ئەگەری بچێتە ناو چوارچێوە ڕێکەوتنامەی ئەتۆمیەوە ئەم دۆخەی کە دروست بووە بەشێکی زۆری شارەزایانیش سەری لەبەر دەرناکەن و چاوەڕێوەکەن کەشتی لە پڕ و لە ناکاو ڕووبدا چونکە پێیان وایە بەپێی استراتیژ ناچێتە پێشەوە و هەڵوێستەکانی ئێران هەڵوێستی گوماناوی و جۆرێک لە هەڵوێستی ڕۆژانیان هەیە کە ناتوانن لە چوارچێوەی استراتیژا جێ بکەنەوە و نازانن کە ئێران فعلەن چییە و بەشێکی تر پیان وایە نەخێرەمە خەریککردنی بایدن و ئیدارەی بایدنە کە ئێران دەستی پێداوە بۆی ئەو قۆناغە کۆتایی کە بەدەستیەوەتی لە پیتانی یۆرانیۆم و لە دروستکردنی چەکی ئەتۆما پێی بگا و بگاتە ئاستێک کە فعلەن بێتە خاوەنی ئەو چەکانە بۆی بتوانێت بە قورساییەکی زیاتر و جارێکی تر بێتەوە ناو ساحی گفتوگۆکە و نەک لە نیوەی پرۆژەکە بیوەسێن و جۆرێک ناچاری بکەن کە و دەستگانەی تایبەتن بە لێکۆڵینەوە یاخود کەشف تەفتیشکردن و وەپشکنینی چەکی ئەتۆمی چونکە ئێستا لە چوارچێوە ڕێکەوتنامەی ئەتۆمیەکە قۆناغی یەکەمی ئەوەیە کە ئێران ڕێگە بدا بە دەستگاکانی سەر بە UN و بابەت ناتۆ و دەستگانی کە تایبەتن بە پشکنین بۆ ئەوەی دڵنیا بنەوە کە وڵاتێک چەکی ئەتۆمی بەرەم نایەنێ ئەمە بێتە بەشێک لەو التزاماتانەی کە ئێرانە بێ بیکە بۆیە بەشێک پیان وایە فعلەن ئێران ناوێت لەم قۆناغا بچێتە ژێربای ڕێکەوتن و ناوێ ئەو دەستگانە بێن کەشفی ئەو جۆرە لە پرۆسە بکەن کە ئێران دەستی پێکردووە لە چەکی ئەتۆمی و لە پیتانی یۆرانیۆما هەموو ئەمانە گومانەکەی زەختر کردووەتەوە کە ئەمریکا ئێستا بۆ خۆی واشنگتن دابش بوون بەسەر دوو جۆر لە هەڵوێستێکیانەوەیە کە وەکو لە زاری و تەبێژی کۆشکی سپیەوە هەرم ڕۆباسی کرد کە وەڵاممان ئەبێ بەرامبەر بە هەر هێرشێک و سەر بە جۆرێک لە جۆرەکان خۆمان لا نادێن لە هەر مەترسیەکە هەبێ و هەر کاتێک پێویست کە شەڕ چەک بەکارێن کە ئەمە وتەی وتەبێژی وەزارەتی پنتاگۆنیش یاخود وەزارەتی بەرگریشە کە وتی ئەمە لە هەموو حاڵەتێکە ئامادەین کە هێز بەرامبەر بە هەر هێزێک بەکاربێنین کە دژمان بێ و مەترسیمان بۆ دروستکە لەلایەکی ترەوە ئیدارەکە خۆی باستەوە کە ئێمە ئامادەین بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی و هیوادارین کە ئێران هەوڵەکانی وڵاتانی ئەوروپی بەهەند وەرگرێ و بێتەوە ژێر کێفی ئەوەی کە گفتوگۆی دیپلۆماسی دەست پێ بکات بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنامە. بەڵێ دیانوەر پێم لێرێ نارتی لە واشنگتن لە ئەمریکا و سپاس بۆ زانەرێک